ساڵانە لە ڕۆژی 14 بە بۆنەی ڕۆژی جیهانی شەکرە لە هەرێمی کوردستان چالاکی و هەڵمەتی هۆشیاری بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکرە بەڕێوە دەچێت. نەخۆشانی توشبوو بە شەکرە ئاماژە بەوە دەکەن کە ئەو دەرمانانەی کە مانگانە لە بنکە تەندروستیەکان پێیان دەدرێت کوالێتی باش نییە، کاریگەری لەسەر نەخۆشەکان نییە، بۆیە ئەوان ناچار دەبێت خۆیان لە دەرەوە و لە دەرمانخانەکان بیکڕن. وەردەگرم لە باتی سوکەریەماندا بەزی بەسە دەکەوی. ئەو جا دەبینی 3 ڕۆژ 4 ڕۆژ دەی خۆم بە کەلک نافرەت دەمجا دەسمەوەسەوەی سەیدە لە سەیدەری دەکڕم بەخۆم لە سەیدەری دەکڕمە من ئەگەر ئیسەی خۆمان دەفتەرم هەیە وەربگری لە باتی سوکەرێت دابەزی بەسە دەکەوی هیچ مادە شتێدا نییە. داواکاریمان هەیە عەبی بینن عیسەی ئەو ملەتەی کاکە دەین بەس جێچە هیچدا نییە عەبەکی باش بینەوە عالەمەی وەبی عالم ئیستیفادەی لێ بکە. ئەگەر ئیستیفادەی نەکە لۆ چ تەوزیع دەکەن با نەدەنەکەس با فحسکەن بە خۆیان ئەو جە بدەن عالم بدەن ئیستیفادەی هەیە بدەنە چ مادە شتێدایە کە سوکەری دابەزێنی هیچ شتێدا نییە بەس دەین و دەنە عالەمێ هەمووی نازم ئەمنەوە 4 ساڵە وەرم نەگرتیە. نزیکەی 15 ساڵ دەبی تووشی نەخۆشی سوکەری بوویمە. بەڵێ ئەوە ئێستا لە خەستەخانەی دەفتەریان لە بۆمان کردیە. دەفتەرەکەش دەچین لە نەخۆشخانەی حەبەشی وەردەگرین حەبەکەش عێراقیە بەکارێک هیچ نایە مادەی ئەنسۆلینی تێدا نییە. داواکارین حەبی ئیدیکەم باشتر کوالێتی باشترمان لێ بینن یا فحسی حەبەکەی بکەن کاکە منەوە نزبەی ئەنسۆلین هەتێدا نییە. لە بەرامبەر وتەکانی ئەم هاوڵاتیانە وتەبێژی تەندروستی هەولێر ئاماژە بەوە دەکات کە دەرمانەکان کوالێتیان زۆر باشە ئەوان بەردەوام لە هەوڵی دابینکردنی باشترین زۆری ئەو دەرمانانن کە لە سنتەری شەکری هەولێر بە نەخۆشان دەدرێت. ئێمە هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە و هەموو لایەک نەخۆشانی بەڕێز ئازیز دڵنیا دەکەینەوە ئەم دەرمانانەی کە لە سنتەری لەیلا قاسم هەیە بەشێکیان لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەت فیدرالیەوە کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم پێک و هەمانجی دەکەن و دابین دەکەن و بەشێش خۆمان دەکڕین دڵنیایان دەکەینەوە کە باشترین کووالیتیە کە لەم سنتەرە هەبێت و بەردەوامیش هەوڵ دەدەین ئەو دەرمانەی کە باشترین کوالیتی هەیە و کوالیتیەکەی باشتر لە چاهەم دەرمانەکان بە نەخۆشانی ئازیز ببەخشین لەبەرەوەی ئێمە کار دەکەین لە پێناو چارەسەرکردنی ئەو حاڵەتانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بۆیە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە ئەو دەرمانانەی کە لەم سنتەرە بوونی هەیە باشترین دەرمانی گونجاون کە بەکاردێنێت بۆ چارەسەری نەخۆشی شەکرە. ئێمە وەکو ڕێکخرا بەشی زانستیتاقیەکانی ڕێکخراوی زانستی پزیشکی کوردستان ڕێنمایی خەڵکەکە ئەەکەین کە پێویستە 6 مانگ جارێک ئەم پشکینە ئەنجام بن بۆی ئەگەر هاتوو نەخۆشیەکان هەبێ خوا نەخواستە زووتر چارەسەری بکەن و خۆتە زانین لە ئێستا ڤایرۆسی کۆڕۆنا زۆر باوگەر بێت و کەسەکە نەخۆشی شەکرەی هەبێ ئەوە زۆر خراپتر تەسیری لێ ئەکات. لە شاری هەولێر سنتەرێکی تایبەت بە نەخۆشی شەکرە بوونی هەیە کە تایدا 41,733 نەخۆشی شەکرە لەو سنتەرە تۆمار کراون کە ڕۆژانە ڕێنمایی و پشکنین بۆ نەخۆشەکان ئەنجام دەدرێت. جگەلەوەش مانگانە دەرمان و پێداویستی تایبەت بەو نەخۆشیە بەسەر نەخۆشانی توشبوو بە شەکرە لە هەردوو جۆرەکەی دابەش دەکرێت. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.